ئەمڕۆ ئێمە ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە دواکەبوونەوەی خۆیدا بڕیای لەسەرەوەدا بوو کە بە هەمووشە و بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان قسە لەسەر پرۆژەی چاکسازی بکات کەوەی لە پەرلەمانی کوردستانەوە لەکوێدا یان شوێنی ڕۆژنامەنووسان لە پرۆژە یاسایدا چییە؟ ئێمە بێگومان لە ڕابردوودا هەندێک گرفتی خانە نشینی ڕۆژنامەنووسیمان هەیە کە هەندێکی ڕەنگی پەیوەندی بە یاساوەکە هەبێ، هەندێکی پەیوەندی بەو قەیرانی داراییەوە هەبێ، هەندێکی پەیوەندی بە یاساکانی دیکەوە هەبێ. ئەمڕۆ وستمان ڕەئی ئەو لیژنانە وەربگرین و چۆنیەتی چارەسەر ئێمە بزانین و پرۆژەیەکی پێشنیارکراومان هەبێ حتا بە کاتیش بێ تا ئەو ڕۆژەی سندوقی خانەنشین ڕۆژنامەنووسان بە تەواوی چارەسەر دەکرێت. ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان کێشە و گرفتەکانیان بۆ باس کردین. ناکرێت ڕۆژنامەنووسێ 25 ساڵەکاری ڕۆژنامەوانی دەکا کە تەمەنی گەشتە تەمەنی خانەنشین نەکرێت. بەڵام لە بەرامبەر ئەوەشدا ئەو ڕۆژنامەنووسە پێویستە لێبڕینی خانەنشینی ماگانەی خۆی بدات. بەشێکی ئەمریکا لە ئاستۆی وەزارەتی ڕۆشنبیریە، بەشێکی لە ئاستۆی پەرلەمانە، بەشێکی لە ئاستۆی سەندیکای ڕۆژنامەنووسانە، چۆن سەندیکای پارێزەران و سەندیکای ئەندازیاران و سەندیکای شۆفێران ئەرک و مافیان هەیە، ئاواش سەندیکای ڕۆژنامەنووسان خودی خۆیان بۆی لە داهاتووە گەشتنە تەمەنی خانەنشینیەکی شایستەیان پێ بدرێت، دەبێت خۆ ناونووسکەن، دەبێت لێبڕینی خانەنشینی بدەن. هیوادارین هەموارێک بۆ یاسای ڕۆژنامەگەری و ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان پێشکەش بە پەرلەمان بکەن، ئێمەش بە باشترین شێوە پەسەندی بکەین.